لوتکە ناتۆ دو چوارشەممە لە لەندەن پایتەختە بەریتانیا بەداوی هاتوو سەرۆکەین وڵاتن ئەندام دێ هەپەیمانیا ناتۆدا کۆ ژمارەیەوان 29 سەرۆکە لەسەر چەند خاڵێکی ڕێککەوتن و ناکۆکژی کەتنە ناوبەراواندا. سەرۆکن وڵاتن هەپەیمانیا ناتۆ لەسەر ڕوبڕووبوونا مەترسیێن کۆژالیە رووسیا و تەرۆرێ بەهاتنە هۆڵێ ڕێککەوتن و هەروەها دانپێدان بە مەترسیا وڵاتی سینێژیکردن و هەژموناوێ زێدەبووە. هەفتەمێ کۆڕێکەوتن نابەرا وڵاتن ئەندامن ناتۆ دەهەبوو ناکۆکیژی دەرکەتن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا جاستن ترۆدۆ سەرۆکوەزیرên کەنەدا بە دوور و پەسن کرد ئەوژی پشتیک و ترۆدۆ دە ڤیدیۆیەکێرە دەردەکەوێ و گاڵتێ بە کۆنگرەی ڕۆژنەمەڤانیە سەرۆکی ئەمریکا دکێ. وەکە کاربەدان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کۆنگرەیەکی ڕۆژنەمەڤانی و بریار بوو وەرێل دارخستن لە دار نەخست دەست بە جەهبەرە واشنگتۆن و بڕێکەت. سەرۆکە فەرەنسای مانوێل ماکرۆن کوبریان هاڕا گەهاندبوو و هەپەیمانیا ناتۆ مەژی مریە گوت و ئاستەمە وڵاتێن هەپەیمانیا ناتۆ لەگەڵ تورکیا بگهێنە ڕێککەوتنێش بەرپێناسەیە وڵاتێن هەپەیمانیا ناتۆ و تورکیا ژێ تەرۆرێرە ژەهەف جودایە. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکەی تورکیا گەفاشکارخستنە پلانە بەرەڤانیا بەڵتیق کرد ئەگەر وڵاتێن هەپەیمانیا ناتۆ هێزێنیە پەکە بە تەرۆریست نەناسێنن. تەوی هەبوونا ناکۆکیان وڵاتێن هەپەیمانیا ناتۆ کارین داخوایانیا لەندەن ڕا بگهێنن و تورکیا تەنازل ژێتیبینیên xwe kir. Ew jî piştî ku Donald Trump serokê Amerîka bi cuda li gel Recep Tayyip Erdogan serokê Tirkiye civiye. Di daxuyaniya NATO dihatiye ku di hestiyartirîn dem de hevpeymaniya NATO bihêztirîn hevpeymaniye û gelên wên bi aramî dijîn. NATO di daxuyaniya xwe de tekesî li ser berdewamiya peywendiyan li gel Rûsya kir eger Rûsya di stratêjî û siyaseta belavkirina mûşekên kîmawî de rawestê. Almanya û Ferensa daxwaz ji welatên hevpeymaniya NATO kirin ku stratêjiyeta xwe neguharin û rawêşkariyê bi pisporan derbarê siyaseta pêşerojê ya NATO bikin.